دیپلۆماسی مانەوە کۆماری ئیسلامی و وەهمی مانۆردان لە نێوان زلهێزەکاندا. لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا یەکێک لە ڕەوایەتە باوەکان سەبارەت بە مانەوەی کۆماری ئیسلامی ئەوە بووە کە ئەم ڕەژیمە توانیوێتی بە لێهاتوویەوە سوود لە درز و ناکۆچی نێوان زلهێزەکان وەربگرێت و خۆی لە ناو فەزای ڕکابەری ئەمریکا، رووسیا، چین و ئوروپادا ڕابگرێت. بەپێی ئەم ڕەوایەتە کۆماری ئیسلامی بە پشتبەستن بە سیاسەتی نەڕۆژهەڵاتی نەڕۆژاوایی لەلایەک و کەڵکوەرگرتن لە دژوازیە جیهانیەکان لەلایەکی دیکەوە توانیوێتی فشارە نێودەوڵەتیەکان کۆنتڕۆڵ و مانەوەی خۆی مسۆگەر بکات. بەڵام ئەم وێنەیە پتر لەوەی کە ڕاستی بێت جۆرێکە لە ئەفسانەیەکی سیاسی. تێڕوانینێکی ورتر دەری دەخات کە فەزای مانۆڕی کۆماری ئیسلامی زۆر سنووردارترە لەوەی کە لایەنگران و پرۆپاگەندە فەرمیەکانی ڕەژیم نیشانی دەدەن. مانەوەی ئەم حکوومەتە نەک لە توانای دیپلۆماسی ئەو بەڵکو دەبێت لە دوو هۆکاری ناوخۆییدا بەدی بکرێت، واتە لە دەستگای سەرکوتو نەبوونی ئاڵتەرناتیڤێکی ڕێکخراو. تیۆری کەڵکوەرگرتن لە دژوازیە ئیمپریالیستیەکان کە کۆماری ئیسلامی بە شێوازی جۆراوجۆر بەکاری هێناوە لەسەر ئەو بنەمایەیە کە کاتێک زلهێزەکان ڕکابەری یەکتر دەکەن، حکوومەتێکی وەک ڕەژیمی ئێران دەتوانێت بە لێکنزیکبوونەوە لە یەکێکیان فشاری ئەوی دیکەیان پوچەڵ بکاتەوە. کۆماری ئیسلامی هەوڵی داوە لە بەرامبەر فشاری ئەمریکادا لە چین و رووسیا نزیک بێتەوە، لە بەرامبەر گۆشەگیری ڕۆژاواییدا سوود لە درزەکانی نێوان ئوروپا و ئەمریکا وەربگرێت و لە ناوچەکەشدا کەڵک لە دژایەتیەکانی نێوان دەوڵەتە عەرەبیەکان، ئیسرائیل و دەسەڵاتە جیهانیەکان وەربگرێت. بەڵام لە کرداردا هەر کام لەم دەسەڵاتانە ئەولەویەت گەلێکیان هەیە کە ئێران تێیاندا خاوەن پێگەیەکی گەلێک لاوەچیە. چین نمونەیەکی ڕوونی ئەم ڕاستیەیە. ئەم وڵاتە گەورەترین هاوبەشی ئابووری ئێران و یەکێک بووە لە گرنگترین کڕیارانی نەوتەکەی. کۆماری ئیسلامی ساڵانێکە هەوڵ دەدات پەیوەندی لەگەڵ چین وەک پشتیوانیەکی استراتێژی لە بەرامبەر ئەمریکادا بەڕای گشتی نیشان بدات. گرێبەستی 25 ساڵەی ئێران و چینیش لە پرۆپاگەندە فەرمیەکاندا وەک وەرچەرخانێکی مێژوویی لە قەڵەمدرا. بەڵام ئەزموونەکان دەریان خستکە ئەم گرێبەستە زیاتر لەوەی کە گۆڕانکاریەکی دروست کردبێت لایەنێکی ڕەمزی و پرۆپاگەندەیی هەیە. چین ئامادە نییە بەرژەوەندیە باڵاکانی خۆی فیدای ئێران بکات. پەیوەندیە بازرگانیە گەورەکان لەگەڵ ئەمریکا، پێویستی بە سەقامگیری بازاڕی جیهانی، دۆستیەی هەستیاری تایوان و پەیوەندیە بەربڵاوەکان لەگەڵ وڵاتانی عەرەبی کەندا و بەتایبەت عەرەبستانی سعودی بۆ پێکەن گرنگیەکی زۆر زیاتریان هەیە لە پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی. ئەم ڕاستیە لە سەردانی ئەم دواییەی دۆناڵد ترامپ بۆ چین و وتوێژەکانی لەگەڵ شی جینپینگ جارێکی دیکە خۆی نیشانداوە. بە پێ راپۆرتەکان یەکێک لە تەوەرەکانی ڕێککەوتن و لێکتێگەیشتنی نێوان هەردوولا بریتی بووە لە زەرورەتی کرانەوەی گەروی هورموز و ڕێگریکردن لە کۆنتڕۆڵکردنی ئەم ڕێڕەوە ئاویە گرنگە لەلایەن ئێرانەوە. هەر ئەم خاڵە نیشانی دەدات کە تەنانەت لە لووتکەی ڕکابەری واشنگتۆن و پێکێندا دوو زلهێزەکە دەتوانن لەسەر بابەتێکی وەک لەغاوکردنی ئێران و پاراستنی ڕەوتی ئازادی وزە بگەنە لێکتێگەیشتن و بۆ چین ئەمنیەتی تێپەڕبوونی نەوت لە کەنداوی فارس بەهۆی پشتبەستنی قوڵی ئابووری چین بە وزەی ناوچەکە بەتایبەت نەوتی وڵاتە عەرەبیەکان پرسێکی سەرەکی و جددیە، کەواتە کۆماری ئیسلامی ناتوانێت بە دڵنیاییەوە پشت بە کلێنی نێوان ئەمریکا و چین بوەستێت. چین لەوانەیە ئێران وەک کارتێکی فشار بەکاربهێنێت، بەڵام هەرگیز ئامادە نییە بە خاتری ئێران بکەوێتە ناو ڕوبەڕووبوونەوەیەکی استراتێژی لەگەڵ ئەمریکا، عەرەبستانی سعودی یان بازاڕە جیهانیەکان. رووسیاش بارودۆخێکی هاوشێوەی هەیە. کۆماری ئیسلامی هەندێک جار پەیوەندی لەگەڵ رووسیا وەک هاوپەیمانیەکی استراتێژی دەناسێنێت، بەڵام رووسیا زیاتر وەک ئامرازێکی تاکتیکی سەیری ئێران دەکات، نەک هاوپەیمانێکی بەردەوام.
رووسیا لە چەندین دۆسیەی جیاوازدا لەوانە لە سووریاوە تا پرسی وزە و لە پەیوەندیە سەربازیەکانەوە تا دانوستانە نێودەوڵەتیەکان کارتی ئێرانی بەکارهێناوە، بەڵام هەر کاتێک بەرژەوەندیە باڵاکانی رووسیا بخوازێت کۆماری ئیسلامی بەخێرایی دەخرێتە پەراوێزەوە. بۆ رووسیا پەیوەندی لەگەڵ ئێران ئامرازێکە بۆ گوشارخستنە سەر ڕۆژاوە، بەڕێوەبردنی قەیرانە ناوچەیەکان و بەدەستهێنانی ئیمتیاز لە دانوستانە گرنگەکاندا. ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان ئاسۆیەکی جددی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئوروپا یان ئەمریکا بەڕوویدا بکرێتەوە، پێگەی ئێران لە هاوکێشەکانی رووسیادا دەکرێت بە خێرایی دابەزێت. مێژووی پەیوەندیەکانی دوو وڵاتیش پڕە لەو نمونانەی کە نیشانی دەدەن رووسیا هەرگیز خۆی پابەند نەکردووە بە بەرگری استراتێژی لە کۆماری ئیسلامی. ئوروپاش بە پێچەوانەی چاوەڕوانیە بەردەوامەکانی تاران هیچ کات نەیتوانیوە یان نەیویستووە لە بەرامبەر ئەمریکادا بە قازانجی ئێران بوەستێتەوە. دوای کشانەوەی ئەمریکا لە بەرجام کۆماری ئیسلامی پێیوا بوو ئوروپا دەتوانێت ڕێگەیەک بۆ دەورلێدانەوەی گەمارۆکان بدۆزێتەوە، بەڵام ئوروپا لە کۆتاییدا لە چوارچێوەی بازاڕەکانی ڕۆژاوە سیستەمی دارایی جیهانی و پەیوەندیەکی بەرفراوان لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دەوڵەمەندی عەرەبیدا کار دەکات. کۆمپانیا زەبەلاحە ئوروپاییەکان ئامادە نین لە پێناو بازاڕی سنووردار و پڕمەترسی ئێراندا دەستڕاگەیشتنی خۆیان بە سیستمی دارایی ئەمریکا بخەنە مەترسیەوە. دانوستانە ئەتۆمیەکانیش چەندین جار نیشانیاندا کە ئوروپا لە ساتە وەختە یەکلاکەرەوەکاندا نەک لە بەرامبەر ئەمریکا بەڵکو لە تەنیشت ئەودا دەوەستێت. لە هەمان کاتدا ڕکابەری ئەمریکا و چین لە کەنداوی فارسیش نەک وەک دەرفەتێک بۆ تاران بەڵکو کۆمەڵێک ئاستەنگ و سنووردارکردنی نوێی بۆ دروست کردووە. ئەمریکا هەوڵ دەدات وڵاتانی عەرەبی کەندا و زیاتر لە پێشوو لە ناوبازنەی ئەمنی و سەربازی خۆیدا بهێڵێتەوە. چینیش وەک گەورەترین کڕیاری نەوتی هەر ئەم وڵاتانە لە هەوڵی فراوانکردنی هەژمونی ئابووری خۆیدایە لە ناوچەکەدا. دەرەنجامی ئەم دۆخە ئەوەیە کە کەنداوی فارس بووەتە مەیدانی ڕکابەری ڕاستەوخۆی واشنگتۆن و پێکن، بەڵام ئێران لەم مەیدانەدا ئەکتەری سەرەکی نییە. کۆماری ئیسلامی وای دەزانی دەتوانێت سوود لە کلێنی نێوان ئەم دوو دەسەڵاتە وەربگرێت، لە کاتێکدا بەکردەوە دەبینێت کە هەردوو دەسەڵاتەکە هەر کامەیان لە گۆشەنیگای بەرژەوەندیەکانی خۆیانەوە خوازیاری سنووردارکردنی ڕەفتارە پڕمەترسیەکانی ڕژیمی ئێرانن، بە تایبەت ڕەفتارێکی کە ئەمنیەتی وزە، گەروی هورمز یان سەقامگیری بازاڕی جیهانی بخاتە مەترسیەوە. لەو ڕوانگەیەوە دیپلۆماسی کۆماری ئیسلامی نەک دیپلۆماسی ئەکتەرێکی زیرەک و بەهێز بەڵکو دیپلۆماسی حکوومەتێکی گەمارۆدراوە. کۆماری ئیسلامی زیاتر لەوەی کە بتوانێت خاوەنی دەستپێشخەری و داهێنانێکی استراتێژی بێت، پشت بە تاکتیکەکانی کاتکوشتن دەبەستێت. لەوانە درێژکردنەوەی دانوستانەکان، بەکارهێنانی قەیرانە ناوچەییەکان بە مەبەستی وەرگرتنی ئیمتیاز، هەڕەشەی زیادکردنی پیتاندنی ئۆرانیۆم، نزیک بوونەوەی کاتی لا رووسیا یان چین و هەوڵدان بۆ دروستکردنی کلێن و ناکۆچی لە نێوان وڵاتە ڕۆژاواییەکاندا. ئەم تاکتیکانە هەندێک جار کاتیان بۆ کڕیوە، بەڵام نەیانتوانیوە قەیرانە بنەڕەتیەکانی ڕژیم چارەسەر بکەن. کۆماری ئیسلامی نەتوانیوێتی گەمارۆکان بە شێوەیەکی بەردەوام لابات، نا وەبەرهێنانی دەرەکی ڕابکێشێت، وەنا پێگەی ناوچەی خۆی جێگیر بکات و نا مەشروعیەتی نێودەوڵەتیش بەدەست بهێنێت. هەر بۆیە ئەگەر کۆماری ئیسلامی توانیوێتی 37 ساڵ درێژە بەدەسەڵاتەکەی بدات، هۆکارە سەرەکیەکەی دەبێت لە ناوخۆدا بۆی بگەڕێت. هۆکاری یەکەم دەستگای سەرکوتە. ڕژیم هەر لە سەرەتاوە بەشێکی زۆری سەرچاوەکانی وڵاتی بۆ دروستکردن و پەرەپێدانی دامەزراوە ئەمنی و سەربازیەکانی وەک سوپای پاسداران، بەسیج، وەزارەتی ئیتلاعات، هێزە ئینتزامیەکان و تۆڕە هاوتەریبە ئەمنی و دادوەریەکان خەرج کردووە. ئەم دەستگایە لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا گەلێک جار نیشانی داوەکە لە پێناو پاراستنی دەسەڵاتەکەیدا لە هیچ شێوازێکی تونند و تیژی دەست ناپارێزێ.
لە کۆمەڵکوژی 1960ەوە بگرە تا سەرکوتی بزوتنەوەی سەوز لە خەزەڵوەری 1998ەوە تا ڕاپەڕینی ژنجیان ئازادی و لە سەرکوتە بەربڵاوەکانی ئەم دواییانەوە تا کۆمەڵکوژیەکانی مانگی بەفرامبەر. ئەم سەرکوتە ڕێکخراوە گرنگترین ئامراز و کۆڵەکەی مانەوەی ئەم دەسەڵاتە بووە. لە سایەی هەر ئەم پێکهاتە ئەمنیەدا کۆماری ئیسلامی توانی ژێرخانە سەربازی و ناوچەیەکانی خۆشی پەرێ پێ بدات. بودجە شاراوەکان، سەرچاوە گشتیەکان، داهاتە نەوتیەکان و گوشارخستنە سەر بژێوی خەڵک لە پێناو بەهێزکردنی توانای موشێکی تۆڕە بەکرێجیاوەکان و پرۆژە سەربازەکانیدا خەرج کردووە. نیشاندانی هێز لە شەڕە 12 ڕۆژە و 40 ڕۆژە ناوچەیەکاندا بەرهەمی ئەم چەندەیەی دابینکردنی ئەو هەزینانە بووە لە گیرفانی خەڵک. بەڵام ئەم توانە سەربازیە نەخۆشگوزەرانی بۆ خەڵک بە دیاری هێنا، نە ئاسایشی بەردەوام و نە نانێکی خستە سەر سفرە و خوانی خەڵک. بە پێچەوانەوە کۆمەڵگەی هەژارتر، ئابوووریەکەی لاوازتر و وڵاتەکەی گۆشەگیرتر کرد. هۆکاری دووەم نەبوونی ئالتەرناتیڤێکی ڕێکخراوە. کۆماری ئیسلامی بە شێوەیەکی سیستماتیک حیزبە سربەخۆکان، ڕێکخراوە کرێکاریەکان، دامەزراوە مەدەنیەکان، مێدیا ئازادەکان و سەرکردە سیاسیە نێارەکانی سەرکوت کردووە. لە سێدارەدان، زیندان، دوورخستنەوە، سڕینەوە، هەڕەشە و خەدەغەکردنی چالاکی سیاسی فەزایەکی دروست کردووەکە تێیدا کۆمەڵگا ناڕازیە، بەڵام هیچ بژاردەیەکی سیاسی بەهێز و گشتگیری نییە بۆ جێگرەوە و ئالتەرناتیڤی ڕژیم. ئەم بۆشاییە سیاسیە خۆی لە خۆیدا بووەتە یەکێک لە ئامرازەکانی مانەوەی حکوومەت. ڕژیم بە لەناوبردنی ئالتەرناتیڤەکان هەوڵ دەدات خۆی وەک تاقە بژاردەی هەبوو نیشان بدات و کۆمەڵگا لە نێوان تەحەمولکردنی دۆخی هەبوو و ترس لە ئاژاوە و بشێویدا گرفتار بکات.